ئێستا کە ئەمە بینی لە نێوان ئەم دوو وڵاتە هەر سووری لەسەرەوەی کە شەڕڕدا لە بین ئێمانە ئەمڕۆ بەیانی ئەمە هەنگاوەکانی یەکەمیەتی هەنگاو بە هەنگاوە ڕوات لە لایەکی تریشەوە ئیسرائیل و میسریش جارێکی تر لوتیان ناوەتەوە لوتی یەکەوە و بنکەیان بەرامبەر بە یەکداناوە و فڕۆکە بەرامبەر بە یەک و ئەوانە ئەرێ بەڕاست ینی تۆ هەمیشە وتوتە لە بەرنامەکانی پێشووە کە ئەم شەڕی نێوان میسر و ئیسرائیل هەرڕووەدا بەڵام ئێستا خەریکە چێتە قۆناغێکی ترەوە دوایین ئەبدەیت چییە بەڕاستی ئەم دوانە؟ وەی ئەمە بڵین لە شەڕی غەزەوە دەستی پێکرد ئەو کاتە ئیسرائیل لەگەڵ غەزەیە بۆ چونکە تۆ اتفاقی کام دیڤید هەیە کاتی جیمی کارتەر کە کردی لێنانە ئەنوەر سادات بوو اتفاقی کام دیڤید تۆ محوەرت هەیە محوەری ڕەفعت هەیە ڤیلادلڤیات هەیە ئەو معبەرانەی لە نێوان ئیسرائیل و مەسرایە کە لە سینە دانراوە ئیسرائیل ئەمەی شکاند یعنی یەکێ لەو قەرارانە نابێت تانک و زری پۆش لەو ناوچانە هەبێ بەڵام ئەمان نەخێر هاتونە وێنانە و فیشەگی ئیسرائیل لە کاتی تەقەکردنا بەر تەرەفی مەسر کەوت مەسر بەرامبەر بەوە ئەبێ خۆی پێشاندا ڕەدە هێز کە من خۆم پێشاندەم بەرامبەر بە تۆ ئەویش هەڵسا مەشقێکی کرد دووری 100 مەتر لە ئیسرائیلەوە بە فیشەگی ڕاستی ذەخیرە هەیە بەتەقەوەوانە و هێزی بەرگری ئاسمان و ئەمە جۆرانەی هێنا یعنی منیش لێرم بیر نەکاتەوە پێڵێن ئەمە ڕەدا ترساندنی بەرامبەر ئەگەر بگەڕێنەوە فڕۆکەکان پێش چەند ڕۆژە لەمەوە پێش ڕافاڵێکی فەڕەنسی بڵین خۆی فڕۆکەکە فەڕەنسیە بەڵام مەسر هەیەتی کەوتە شەڕی ئاسمان لەگەڵ F-15ەکی ئیسرائیلیە کەوتنە شەڕەوە؟ بەڵێ شەڕ بەڵام بەبێ ئەوی چەک بەکاربێنن چێ دەربکاتن لە ئاسمانە لە باندەریا یان F-15 ئیسرائیلیەکە مەسریەکە ڕاونێ یان مەسریەکە ئیسرائیلیەکە ڕاونێ بەڵام مەسریەکە ڕافاڵەکە توانی قفڵ کاتە سەر F-15ەکە کە لە جۆری ئی بوو ڕافاڵەکە لە جۆری F-4ەکە بوو قفڵی کردە سەری بەڕادار کە ڕادار قفڵی کردە سەری یانی ئەتوانم لێدەم بەڵام فڕۆکەوان لە ئاسمان ناتوانێ موشک تێ بگری ئەگەر بکەوێتە شەڕی ڕاستیشەوە تاکو فەرمان لە زەوی لە مۆجه ئەڕضی وەرنەگرێ پێی بڵێ موشک بەکاربێنە ناتوانێت بتێی بگرێتن ئەگەر ژیانیشی لە مەترسیە بێ بەرامبەر بووی هەیە لێی بداتن هەتاکو فەرمان وەرنەگرێ ناتوانێت موشک تێ بگرێ ئەوە نییە بڵی سەر بەخۆ بێتن فڕۆکەوان بەڵام قفڵی کردە سەری بەڕادار ئەمە یەکەم حادسەش نییە لە 2019 F-16ەکی مەسری توانی قفڵ بکاتە سەر F-16ەکی ئیسرائیلی بەڵام ئێستا زیاتر تەوەتر بوو لە نێوانیانە ئێستا کە ئەمە بینی لە نێوان ئەم دوو وڵاتە هەر سووری لەسەرەوەی کە شەڕڕدا لە بین ئێمانە ئەمڕۆ بەیانی ئەمە هەنگاوەکانی یەکەمیەتی هەنگاو بە هەنگاوە ڕوات